حەود ڕۆژی پڕ لە ئیرادە پڕ لەوانە بەسەر مامۆستایانی پێشەنگدا تێپەڕیوە. حەوت ژمارەیەکی تایبەتە، حەوت و بەس. ئێوەی مامۆستایانی مانگرت و توانیتان خەبات بگشتێنن. وەک لە سرودەکەی خەڵکی پاریزدا هاتووە لە کاتی قرتاندنی سەری لوی و ماری ئانتواندا: ئاه سەئیرا سەئیرا، واتە هەموو شتێک باش دەبێت. دوانزە کەس وەکو دوانزە حەواریەکەی مەسیح مژدەی هاتنی وەرزێکی تر و جیهانێکی ترتان پێداین. وەک چۆنیش لە خۆباییبوونی یەهود و مەسخەرەکردنیان بەرامبەر بە ئیسلام بوو بەهۆی گۆڕینی قیبلە لە بەیتولموقەددەسەوە بۆ مەککە و ئەمەش یەکێک بوو لە هۆکارە گرنگەکانی سەرکەوتنی ئیسلام، هەروەش شارڵاتانەکانی دەسەڵات و دەسەڵاتی کارتێل و مزایەدەکانیان بە ڕەنجەکانی ئێمەوە هەمان گۆڕانکاری لە ئێمەشدا سازدا و قیبلەمان لە بەرزکردنەوەی داواکاری بەرامبەر دەسەڵاتی کارتێل گۆڕی بۆ سازدان و تفاقدانی هێزی خۆمان، هێزی خەڵک. بێگومان بەردەوامی لە خەبات و پێداگری لە پێشەنگایەتی تایبەتمەندی و شەرەفێک ئەدات بە سلێمانی تا لە سەدەی 21دا شارێکی کوردی پێشی پاریز بداتەوە. سلێمانی لە مێژووی مۆدێرنی جیهاندا باوەشی بۆ یەکەم تەعەیونگای خەڵک ئەکاتەوە. بۆ سازدان و بەتفاقکردنی هێزی خۆمان پێویستمان بە جێ و مەکانێکە. خێمەی مامۆستایان ئەو جێ و مەکانەی دابین کرد. ڕووداوی ناو خێمەکەش بوو بە ڕەمزی خەڵک تا لە خێمەی مامۆستایانەوە بەرەو خێمەگای خەڵک و لە لەش و ڕۆحی ڕەنجبردووی زامداریشیانەوە بەرەو ئۆردوگای کوردان هەموو یەکدەنگ هاوارەکەین خەونەکانمان لە گوەردایە لە مەیدانی گوردایەتی کە پایتەختی بیرڕایە هەموو یەکدەنگ هاوارەکەین خەونەکانمان لە گوەردایە. خۆشێمەین دەمانەوێت بە زمانێ گفتوگۆکەین فرمێسکی سەدەیەک ستەم لە چاوی ئێوەدا ڕۆکەین. ئێمەین پیرە پیاوی پێشوو ئێوەن گەنجی ئازای دوڕۆژ مافی خۆمانە دەکۆچی بکەین بۆ ژیانێکی خۆش. ئێمەین پیرە پیاوی پێشوو ئێوەن گەنجی ئازای دوڕۆژ مافی خۆمانە دەکۆچی بکەین بۆ ژیانێکی خۆش. بکەین بۆ ژیانێکی خۆش. لە مەیدانی گوردایەتی کە پایتەختی بیرڕایە هەموو یەکدەنگ هاوارەکەین خەونەکانمان لە گۆڵدایە. لە مەیدانی گوردایەتی کە پایتەختی بیرڕایە هەموو یەکدەنگ هاوارەکەین خەونەکانمان لە گۆڵدایە. خەونەکانمان لە گۆڕ